سوپندەکانی هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە فێر دەبین کە پێویستە لە مانا و مەبەستەکانی هیجرەت حاڵی بین، لە مانا و مەبەستەکانی کۆچ تێبگەین و جۆرەکانی کۆچ بزانین. یەکێک لە معناکانی کۆچ بریتیە لە کۆچکردن بەرەو سایەی ڕەحمەتی خوای پەروەردگار، بریتیە لە دەست هەڵگرتن لە تاوان و گوناه، بریتیە لە ڕووکردنە خوای پەروەردگار بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەوەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم والمهاجر من هجر ما نهى الله عنه. پێغەمبەری خوای دەفەرمێت مهاجر کۆچەر ئەو کەسەیە کە واز لەوە دێنێ کە خوای پەروەردگار نەهی لێ کردووە. یان دەفەرمێ والمهاجر من هجر الخطايا والذنوب، مهاجر ئەو کەسەیە کە واز لە گوناه و لە تاوان دێنێت، دەست لە گوناه و تاوان هەڵدەگرێت، ئەو کەسە مهاجرە بۆ لای خوای پەروەردگار برام. ئەوڕۆ ئێمە ئەوەمان پێدەکرێت کە ڕوو بکەینە سایە و ڕەحمی خوای پەروەردگار، کە ڕوو بکەینە بەزەیی و ڕەحمی خوای پەروەردگار، بگەڕینەوە بۆ لای خوای پەروەردگار، واز لە گوناه و تاوان بێنین، گوناه و تاوان بەجێ بێڵین، دڵ و دەرونی خۆمان پاکەینەوە و ڕووکەینە خوای پەروەردگار برام. بۆیە لە معناکانی هیجرەت بریتیە لە دەست هەڵگرتن لە شوێنە خراپەکان، بریتیە لە دەست هەڵگرتن لە کەسە خراپەکان، بریتیە لە دەست هەڵگرتن لە بەرنامە خراپەکان، و بریتیە لە دەست هەڵگرتن لە زاڵم و ستەمکار و دوورکەوتنەوە لە زاڵم و ستەمکار برام. ئینسانی وهەیە دەنووسێ کاکە سەری ساڵی هیجریتان پیرۆز بێت، لە فەیسبووکەکەی دەنووسێت سەری ساڵی هیجریتان پیرۆز بێت، بەڵام هیجرەت ناکا لە گوناه و تاوان، بەڵام دەست هەڵناگرێت لە گوناه و تاوان. بزانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم والمهاجر من هجر الخطايا والذنوب، مهاجر ئەو کەسەیە دەست لە گوناه و تاوان هەڵدەگرێت. دەی برام ئەتۆش ئەگەر دەنووسی سەری ساڵتان پیرۆز بێ زۆر باشە، بەڵام هێشتا کە دەست لە گوناه و تاوان هەڵناگری، کە دەست لە شوێنی خراپ هەڵناگری، کە دەست لە معاملەی حەرام هەڵناگری، کە دەست لە پیاوی زاڵم و ستەمکار بەرنادەی، دەی برام ئەوە مانای کۆچکردن نییە بۆ لای خوای پەروەردگار برام. بۆیە ئینسان ڕوو بکاتە خوای پەروەردگار وەکو شاعیر گوتوویەتی ئیلاهی عەبدوکە العاصی ئەتاکە، ئەی پەروەردگارە من بەندەیەکی تاوانباری تۆم، هاتووم بۆ لای تۆ مقڕا بالذنوب وقد دعاکە، دان دەنێم بە گوناه و تاوانەکانمدا و دەپاڕێمەوە و دوعا دەکەم و داوا لە تۆ دەکەم ئەی خوای پەروەردگار. فإن تغفر فأنت لذاك أهل، ئەگەر ئەتۆ لێم خۆش بی بەڕاستی هەر ئەتۆ شیاوی ئەوەی کە لە گوناه خۆش بی، وإن تطرد فمن نرجو سواکە، ئەدی ئەگەر ئەتۆ دوورم خەیەوە و لێم خۆش نەبی، بێجگە لە تۆ هیچ کەسێکی دیکە نییە کە لە گوناه خۆش بێت. بۆیە بەڕاستی یەکێک لە دەرسە هەرە گرنگەکانی کۆچ ئەوەیە کە ئینسان کۆچ کات لە گوناه و تاوان، واز بێنێ لە گوناه و تاوان، واز بێنێ لە معاملەی حەرام، واز بێنێ لە شوێنی خراپ، واز بێنێ لە ئینسانی خراپ، واز بێنێ لە ئینسانی بێدین، لەو کەسانەی کە هەر ڕۆژێ پارچەیەک لەو دینەی دەکەنەوە، هەر ڕۆژێ شتێک لەو دینەی دەکەنەوە، بڕوایان بە دینی تۆ نییە، بڕوایان بە نوێژ و مزگەوتی تۆ نییە. واز لەو کەسانە بێنە برام، ئەوە هیجرەتە بۆ لای خوای پەروەردگار. واز لە گوناه و تاوان بێنە، واز لە معاملە و کڕین و فرۆشتنی حەرام بێنە. ئەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم یەکێکە لەو مانایانە و لەو نەوعانەی هیجرەت کە پێویستە هەموو ئینسانێکی ئیماندار ئەوەی پێدەکرێت وە لەسەریەتی کە بەڕاستی ڕوو بکاتە خوای پەروەردگار و گوناه و تاوان بەجێ بێڵێت.